بیر لە خێزانەکە و لە مناڵەکانم کردەوە هاوڕێژ دەتوانی 100 هاوڕێوە هەبێ کامەشی بەس خۆ تۆ ڕێگری لە هەموو ئافرەتێک ناکە ڕەفیقەکانی بێن نەخێر هەر ئەو دووسێ هاوڕێی کە ئەچنە کافتریا و نێرگەلا کێشن ئەگیرا ئەوانەی تری ناسم دوای ئەوەش وەکو پێم وتی ئەم خۆ کەس و کارمان هەیە با خوشکەکانی بێن خوشەکانی من بێم ئەم چێتە مەڵان ڕێگری لێ ناکەم بەس ئەبێ بزانم بیناسم خۆشی بیان ناسێ ئەمانی کێنە ماڵی ئێمە کێن زەرریان هەیە قازانجیان هەیە یا مەسەلەن تووشی سەرێشەمان ناکە ڕجای لەکەم بێتەوە هۆش خۆی و ئەلێرا بڕیارێک تۆ ینی خاتونجان سازگار خان ئەم ناڵێت ڕەفیقەکانە کەس نەیە بەزەڵێ ئەوانە نێن پەیوەندیان لەگەڵ پچڕێنی نابسڕێنی و پەیوەندی بەخۆتەوە هەیە بەڵام میان هێنە ماڵتەوە دیان دوورکەوەرەوە کاک دکتۆر من ئەوانە هاوڕێ زانکۆ من ناتوانم یەکسەر ڕەفیقایەتیان لێدا ببڕێن بەڵام هەوڵەیە وردە وردە باشە تۆ لە زانکۆ بەس ئەو سێ هاوڕێوە هەبوو خوشکی من خۆلەوانی سەدان هاوڕێوە هەبوو بێت دەیانێ هەبووە ئەو دەیانی تر بێنە کچی من بۆ تۆ بەم سییانەوە چەلب بووی کازانی کێشەی بۆ ماڵەکە و دروست کردو بۆ مناڵەکانە دروست کردو بۆ هاوسەرەکە و دروست کردەوە لیان دوورکەوەرەوە خاتونجان مەرحەبا بە تەلەفۆن قسەیان لەگەڵا بکە پێیان بڵی شەرمەکە بڵێ هەیە کە ویستیان بێن بیانی و دۆزەرەوە مێڵە ینی ئاگیرە وێتە ناو ماڵەکەت و بە وەسی ئەوی ژەیکە بە حقیقەت باش نین هاتنی ئەوان خوشکی من باشە کچەکەم ئەچینە لای نەخشین خان فەرموو نەخشین خان سەرەتا دەستخۆشیان بەرنامە جوانە لە یەکەم کاک دکتۆریان ئێمە نابێت من ئەو پرسیارم هەیە لە جەنابێ نابێ ئێمە ئەوروپا و وڵاتەکانی دەرەوە ئەمریکا و ئەمانە بکەین بە تەقلیدی دینەکەی خۆمان دینەکەی ئێمە جیاوازە لەگەڵ ئەوانە ئێمە زۆربەی شت هەیە کە خوای گەورە ڕێگری لێ کردو حکمەتێکی تایە ئێمە ناتوانین یعنی بڵین ئەبێ وەکو ئەوان وابین ئەوان ئەچنە دەرەوە ئەوان وا ئەکەن ئێمە دینەکەمان جیاوازە لەگەڵانە ئایا تا چەنێ ئەمە ڕاستە ئێمە لاسای ئەو وڵاتانە بکەینەوە واللهی ئەزان چۆنە نەخشین خان ئێمە بەداخەوە زۆربەی تاکەکانی ئێمە لەبەرەوەی هۆشیاری پێویستی نێزانیاری پێویستی نەدوشتی تێکەڵ کردووە پێشکەوتنی تەکنۆلۆژیای تێکەڵ کردووە لەگەڵ پێشکەوتنی ئەخلاق و پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و وڵاتانە لە ناحەی تەکنۆلۆژیەوانێ لە ناحەی زانستەوە زۆر پێشکەوتون ئێمە ئیسفادە لە تەکنۆلۆژیەکانەکەین بەڵام بڕوا و هەبێ لەسەر حسابی لایانی کۆمەڵایەتەکەی بۆ خۆ دەزانی لەو ئەوروپایە بۆ نمونە کوڕ بوو یا کچ بوو بە 16 ساڵی تر لە خێزانی جابێتەوە ئەڕوا لای ئێمە ئێستا ژنیشمان هێناوە و پیری ژەبین هێشتا دایک و باوکمان هەر ئاگای لێمانە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە ئەو بەها ئەخلاقی جوانە بەرزانەی کە لە ناو ئەم وڵاتانی وەکو ئێمە و بەتایبەتی لە ناو کوردەواری ماوە لە لایانی پەیوەندی کۆمەڵایەت چەندە لای ئێمەش تاسیری تێکردووە زەعیف بۆ کێشەمان بەڵام هێشتا هەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لای ئێمە زۆر باشە لەوێت تۆ لە شوقەکە تایتە دەرەوە ئەگەر هایەک ئاوای بکەیت یان نێکی خۆ پەیوەندی کۆمەڵایەتی نییە دانیشی لەگەڵ خزمێک تاوەی لە دڵتا بۆی باسکەی لەگەڵ هاوڕێیەک تا سەردانی یەکتری بکەن ئەو پەیوەندی کۆمەڵایەتیان و پێویست نەماوە من زۆر حتا لە کوردەکان تووشی کێشە بوون لە ئەوروپا لە سویدن ئەڵێ شێت بووم کچەکەم بۆ نمونە هەر ئەوە ئاوایە تۆزی قژیم گرتووە بێ ئەدەبیێکی کرۆ بەرامبەرم جنێوی یا قسەی ناسرین شکاتی لێ کردوم ێستا حکومەت لێ سنگومەتەوە ینی نایەڵێ کچەکەی ببینە لای ئێمە کوا هێشتا کچاوە لە دایکی یاخیە بێ کوڕ لە باوکی یاخیە بێ چونکە ڕێزگرتن هەیە وەکو جەنابەتی دینەکەی ئێمە پێمانەڵێ ڕێزی دایک و باوک بگرن خۆشەویستی لەوێ من ناڵم هەموو عایلەکان بەس زۆرینەی وای لێ هاتووە ئەو ڕێز و خۆشەویستیە نەماوە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە نەماوە لەبەرەوە نەوەڵا من لە تەکنۆلۆژیا و لە زانستەکە و لە کۆمەڵی شتایان کەم بە قودوی سفادیان لەکەم لیان بۆ خزمەتی کۆمەلگاکەی خۆم بەڵام وڵا لە ناحینی کۆمەڵایەتی و لە لایانی ئەخلاقیەوە بەخوای ئێمە لەوان باشترین یەک نمونی بەسیتی بۆیان منیشە لە برادەرەکان کێشەیەکە بوو ژناکەی دوو لە ڕوویەوە یڵێن ڕەدووکەوتن دواکەوتن کە لای خۆمان پێڵێن هەڵگیراوە ئەمە واقع هەیە تووشی خەمۆکی کە ئابێ بوو کە قسەی لەگەڵا کردمە گیریا ئەیگو منە چم بۆ لای پزیشکی دەرونی لێرە بڵێن لە سوید ئەڵێم من ژنەکەم خیانەتی لێ کردم ڕۆشتووە لەگەڵ هاوڕێیشی خۆم لەگەڵ پیاوێکم ئێمە و مناڵەکانی بەجێ هێشتووە من خەریکە شێتە بم چی بکەم ئەڵە دکتۆرەکە پێیەکە نەڵی جا باشە ئەو وازی لێنایی تۆش وازی لێ بێن تۆژیی تر بێنە لەوێ ئاوایە ینی لەوانەیە پیاوە ژنی هەیە دووسێ دۆستیشە کە لێرە لەوێ گەرڵ فرێندی پێڵەن چی پێڵن ژنیش عینەن شت بۆی فرندیە ئەمە لای ئەوەن مەقبولە کۆمەلگاکەوە لە مناڵی وان فێرکردون بەس لای ئێمە چێتە خیانەتی زەوجیەوە خوشکەکەی من بۆیە لە هەندێک شتا ئێمە زۆر لەوان باشترین لێو تێناگەن یعنی کەلتورەکەمان جایە مەسەلەن ئێمە ئاینەکەمان لە گۆشتی بەراز حرامە جە لە شوێنێک ترەی خوا من لۆمەی ناکەم چکە دینەکەی و حرامی نەکردووە کەواتە
ئەوروپا و وڵاتانی تر لە زۆر شتا پێشکەوتون ئێمە ئیسفادەیان لێ بکەین بەڵام مەرج نییە لایەنی کۆمەڵایەتی و قیمە ئەخلاقیەکانی ئەوان لێمە باشتر بێ من نمونەم بۆ هێنایەوە لەوێ خێزان بڕوا و بێسایان لێ بگەڕێنەوە بۆ پەیوەندیەکانی لای ئێمە ئەوان شەستیان پێکردووە کۆمەڵناس و دەروون ناسەکانە کە خێزانین بەرەو لێکترازانە چێم ئەو خێزانە پتەوەی جاران نەماوە